بەڵێڕەنج دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان دیارە یەکەتی نابینانی کوردستان لە ڕێگەی کۆنگرێکەوە دەیەوێت خۆی نێ بکاتەوە پلانی کاری داهاتووی دابڕێژێت هەڵبەتە لەنێو ئەم جەنجاڵی و قەیرانەدا کە لە ئێستادا ئەمە هەمومان پێیدا گوزەر دەکەین داخۆ دەبێت ڕۆژی ژیانی نابینایان چۆن بێت هەروەها هەروەک سکرتارێتی ڕێکخراوەکە چ پلانێک هەیە بۆ ئەم قۆناغ و قۆناغی داهاتووی کارکردنیان بۆ مەبەستە ئێمە میوانداری لە بەڕێز عومەر خەدر سکرتێری گشتی یەکێتی نابینانی کوردستان دەکەین بەڕێزان ئێستا لە ستۆدیۆ ئامادەن کاک عومەر بانیت باش زۆر بەخێر بیت بەڵێ کاک عومەر سەرەتا لە پرسیار و دەست پێ دەکەین هەفتەی ڕابردوو کۆنگرێکتان بەست ئامانج لە بەستنی کۆنگرەکە چی بوو؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی لە بەڕێستان دەکەین بۆ ئەم چاوپێکەوتنەکە لەگەڵ ئێمەتاندا سازداوە بەخێر بێت بەڵێ دیارە ئێمە لەسەر دروستمی نوێبوونەوە لە حوتی 2021 ئێمە کۆنگرێ خۆمان بەستووە لەسێر دروستمی نێبوونەوە بەبێ کێشە و گیر و گرفت بە شێوەیەکی ئازادانە بە شێوەیەکی ئارامی کۆنگرەکەمان بەڕێوە چوو بە خۆشحاڵیەوە بەڵێ ئامانجتان چی بوو لە بەستنی کۆنگرەکە ینی بۆچی لەم کاتە ویستان کۆنگرە ببەستن ئێمە ینی لە 2015ەوە ئێمە کۆنگرەمان نەبەستوە ئەبا زووتر کۆنگرەی خۆمان ببەستایە بەڵام ئامانجی ئێمە سەرەتا ئامانجی ئێمە لە درێژ دروستمی نوێبوونەوە بوو بەڕاستی لە ئێستادا ڕەوشی نابینایان بە جۆرێکی با بڵێم دژواردا تێدەپەڕێت لەبەر ئەوە ئەبێ ئێمەش هەوڵماندا کە پلانی کاری خۆمان بگۆڕین لە ڕووی پەیڕە و پرۆگرامی ڕێکخراوەکەماندا لە ڕووی ئەدای کارکردنماندا ئەبێ ئێمەش نوێ ببینەوە کۆمەڵە دەموچاوی تازە بینە پێشەوە بە خۆشحاڵیەوە کۆمەڵە گەنجی باش هاتوۆتە پێشەوە کە هەمووی هەڵگری بڕوانامەی بە کەلۆرۆسن ئەولیاتی کاری ئێمەش ئەوە ئەبێ کە ڕەوشی وتمان ڕۆژی ژیانی نابینیان بگۆڕین بۆ بە جۆرێکی تر بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری توێژی نابینایان و ئێمە یەکەم ئەولیاتی کارمان ئەوەیە کە بتوانین ئەو کەسانەی کە خوێندکاری زانکۆ و پەیمانگاکانن بتوانین کاری دامەزراندنیان بۆ بکەین جا بە چ بۆوانە بێژ بێت چ بە گرێبەست بێ ئێمە بتوانین ئەوانە دابمەزرێنین و کێشەی نیشتێجەبوونی نابینایان چارەسەر بکەین و بتوانین سەرجەم بەشەکانی ناو ڕێکخراوەکەمان زیاتر پەرە پێ بدەین چ لە باری هوەری بێ وەرزشی بێ ڕۆشنبیری بێ ڕێکخراومان بژێڕینەوە بۆ دۆخی ساڵی 2011 کە من کاتی خۆی کە ئەو کاتەش من بەرپرسی لە سلێمانی بووم تا ئەم کۆنگرەیەش توانیمانە زۆر خزمەتێکی باش بە چین و توێژی نابینا بکەین چ لە ڕوای خوێندەواریەوە ئێمە خوێندنگەیەکمان هەبوو بتوانین ئەو خوێندنگەیە زیاتر پەرەی پێ بدەین کە زیاتر بەشی وەرزشیمان هەبوو ئەو بەشانە کارا بکەینەوە وەکو بەشی هوەریش تیپێکی مۆسیقای نابینیانمان هەبوو ئەو تیپەشمان نەماوە بتوانین ئەوانەش چارەسەر بکەین. کاک عومەر گرنگترین کارەکانی کۆنگرێت چی بوو؟ چۆن سکرتێری گشتی یەکێتەکە هەڵبژێردرا؟ سکرتێری گشتی لە ناو کۆنگرەیە هەڵبژێرا لە ناو کۆنگرەیە ئێمە جاران وەکو یەکێتی نابینانی کوردستان کۆنگرەمان ئەکرد لە دوایدا سەرۆکی ڕێکخراو هەڵبژێرا ئەو کاتە پیانەوە سەرۆکی یەکێتی نابینایان لە ناو دەستەکە لە حەوت ئەندامی دەستەی باڵا یەکێکیان دەستنیشان دەکرد بەڵام بە خۆشحاڵیەوە ئەم جارە کۆنگرە خۆی بڕیاری ئەندامانی کۆنگرە خۆی بڕیاریان لەسەر سەرۆکداوە خۆیان سەرۆکی خۆیان دەستنیشان کردووە بە خۆشحاڵیشەوە من بەبێ ڕکابەر بوو کە دەرچوم هیچ کەسێک نەبوو بۆ ئەو پۆستە خۆی کاندیدکە تەنها خۆم بوو. باش پێوەرەکان چی بوون ببوورێتەوە پێوەرەکان چی بوون بۆ دەستنیشانکردنی بەڕێستان؟ پێوەرەکان هیچ پێوەرێکی ئەو تۆ نەبوو با بڵێن کە هیچ پێوەرێک دابنین هەر کەس ئازاد بوو کە بتوانێت خۆی هەڵبژێری یا خۆی کاندیدکە بۆ ئەو پۆستە. باشە ئەی چۆنی بوو کاک عومەر کە تەنها یەک کاندید هەبوو بۆ ئەو پۆستە و هیچ کەسێکی دیکە نەویست کە ئەو پۆستە وەربگرێت؟ والله ئیتر ئەبێ لە ئەندامەکان پرسن ینی ئێمە زیاتر لە مانگێک کە بانگەشەی ئەوە ئەکەین چیە خۆی کاندیدەکە بۆ چ پۆستێک هیچ کەسێک نەبووە لە ینی کە خۆی بۆ ئەو پۆستە کاندید بکە. باشە بەڵێ کاک عومەر بێگومان هەموو یەکێتیەک یا سندیکایە کە داکۆچی لە چینێکی کۆمەڵگاکە خانی پەیڕە و پرۆگرامێکی تایبەت بە خۆیەتی کە ئێوە لە ڕێگەی ئەو پەیڕەوە داکۆچی لە مافی ئەو چینە بکات کە لە پێناویان دامەزراوە.
ئێوە لە کۆنگرێ ئەم جارەتانە چ گۆڕانکاریەکتان لە پەیڕە و پرۆگرامی یەکێتەکەیە کرد؟ ئایا شتێک هەبوو لای بەرن، شتێک هەبوو ئیزافەی بکەن، یعنی زیادی بکەن بۆ پەیڕەوەکە بۆی کە بتوانن زیاتر داکۆچی کار بن لە نابینیان لە کوردستان؟ بەڵێ ئێمە لە پەیڕەوەکە گۆڕانکاریمان کردووە تا ڕادێک جارە ئەوە وەکو سکرتێر ناوی سەرۆک گۆڕاوە بۆ سکرتێری گشتی. مەبەستان چی بوو لە مەبەستمان ئەوە بوو کە ئەم یعنی یەکێتی نابینانی کوردستان یەکێتیەکە کە بۆ سەرجەم کوردستانە، یعنی بۆ سەرجەم شار و شارۆچکانی کوردستان بۆ داکۆکردنی مافەکانی سەرجەم چین توێژی نابینایە. بەڵێ چەند بەشێکی ترمان زیاد کردووە لە بەشەکانی جاران بەشی یاسامان نەبوو، بەشی یاسامان لە پێڕەوەکەمانە چەسپاندووە و بەشی ئامار و بەدواداچوونی چالاکیەکان ئەم بەشەشمان کردوتەوە و چەندین گۆڕانکاری تریشمان کردووە. پەیڕە و پرۆگرامەکانمان چەندین گۆڕانکاری تریشمان کردو وڵی ئێستا لە خەیاڵی ئەمدانی ینی داقیقی چی بوون. بەڵێ کاک عومەر ئەندامانی کۆنگرەکە کێ بوون؟ کێ بوون و کەسانی کە بەشدار بوون تێیدا؟ ئەندامانی کۆنگرە ئەوانە بوون کە لە 36 لە شاری سلێمانی ئێمە کۆنفرانسێکمان کرد بە پێی ڕێژە ئێمە بەشداری نابیناکانمان کردووە لە سەرجەم شار و شارۆچکانی کوردستان بەشداریان کردووە با بڵین تا ڕادەیەک. بەڵام وەکو شاری سلێمانی 25 کەس بەر شاری سلێمانی کەوتووە کە ئەوان ببن بە ئەندامی کۆنگرە، ئەمەش بە کۆنفرانس سەرکەوتون 25 کەس بە کۆنفرانس سەرکەوتون و لقی کەرکووکمان هەیە ئەویش بەشداری کردووە، لقی هەڵەبجە بەشداری کردووە، ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان بەشداریان تیا کردووە، دەربەندی خان و سەی سادق و با بڵێن چەمچەماڵ و دووکان و کۆیە و سەرجەم قەزاکان بەشداریان تیا کردووە. ئێوە لە سەرتاسەری هەرێما کارەکەن کاک عومەر؟ بەڵێ بەڵێ، ینی لە هەموو پارێزگایەکی هەرێمی کوردستان لقتان هەیە؟ لە هەموو پارێزگایکی کوردستان بەڵێ لقمان هەیە. باش، ئەوانیش بەشدار بوون لەگەڵتانە لە بەڵێ بەڵێ لەقەکان وەچی ئاماژەم پێکرد بەشداری بوو، بەشداریان کردووە. بەڵێ کاک عومەر هەماهەنگی کاری نێوان ئەو ناوچانەی دیکە لەگەڵ سلێمانیدا چۆنە؟ هەماهەنگی شێوازی کارکردنتان؟ ئەوان هەماهەنگیمان هەیە بەیەکەوە، بەڵێ ئەوان لە سنووری با بڵێن دەسەڵاتی خۆیان ئازادن چۆن کار ئەەکەن، بەڵام کاتێک کە شتێک با بڵێن گشتگیرە ئێمە هەمومان هەماهەنگین و کۆدەنگین بەیەکەوە کارەکەین. باش، کاک عومەر بێگومان هەموو کۆنگرێ کە دەبەستێت تر هەز لایەنێک بیبەستێ، هەز چەندیکایەک بیبەستێ، کۆمەڵێک داواکاری هەیە یا کۆمەڵێک شت هەیە کە لە کۆتایی یا لە ڕێگەی بەیاننامەیەکەوە ڕایەگەێنێ. بەیاننامەی کۆتایی کۆنگری ئێوە ئاماژەی بەچی ئەکرد؟ ینی چیت یا بۆ ئەگەر خاڵەکانیمان بۆ باسکەی؟ بەیاننامەی کۆنگری ئێمە یەکەم ئێمە وتمان نوێبوونەوە بڕیارمان داوە کە ئەو کێشە و جلو گرفتانەی کە لە کۆندا هەبووە لە ناو ڕێکخراوەکەماندا ئەمانە چارەسەر بکەین. یەکەم ئێمە بتوانین خوێندنگەیە بکەینەوە بەشێکی ناوخۆیی بکەینەوە بۆ ئەو کەسانی کە لە شار و سارۆچکەکانی لە دەرەوەی شارن لە شار و سارۆچکانی هەرێم کۆیان بکەینەوە بەیەکەوە بتوانین ئەمانەش بخێنە بەر خوێندنگەیەکی نێشتینە خوێنداری بۆ ئەمانە بکەینەوە و ئێمە بە بێت جیاوازی بیر و ڕا بە بێت جیاوازی فکری ئاینی نەتەوەیی با بڵێن فکری و ئاینی ببورن ئێمە جیاوازی نەکەین و یەکسانی و بە یەکسانی کار بۆ هەموو نابینایە بکەین و بتوانین ئێمە ئەوانەی کە خوێنکاری زانکۆن وەکو پێشتر ئاماژەم پێکرد کە دەرچوی زانکۆ پەیمانکانن کاری دامەزاندنیان بۆ بکەین و کاری و شوێنی نیشتە جێبوون بۆ ئەو کەسانە دەستەبەر بکەین کە لە ئێستادا کرێچین و سەرجەم بەشەکانی ڕێکخراوەکەمان زیندوو بکەینەوە و بتوانین زیاتر پەرە با بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاچی نابینا بدەین. باشە، ئەمەتان ئاراستەی چێ کرد؟ ئەم داواکاریانەتان ئاراستەی چێ کرد لە کۆنگرەوە؟ ئەم داواکارانە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین و خۆشمان وەکو یەکێتی نابینان کە داکۆشی لەسەر دەکەین و بە دڵنیاییەوە جێبەجێشی دەکەین، چونکی لە پێشتریشدا من وەکو لەقی سلێمانی ئەو کارانمان کردووە و توانیمانە کۆمەڵێک خەڵک دابمەزرێنین و کۆمەڵێک یەکەی نیشتە جێبوون بۆ
نابینایان زیاتر لە 200 پارچە زەویدا بەشمان کردووە زیاتر لە 200 کەس توانیمانە دامەزرێن لە پێشتردا وانەی کە دەرچوی زانکۆ پەیمانگاکان پەیمانگا بوون لە ساڵی 2012 هەمووی کاری دامەزراندنمان بۆ کردووە و پێشتریش لە قسلێمانی جێدەستی هەبووە و ئەوانەی کە باسم کرد پێشتر هەمووی لە ڕێکخراوەکەمان هەبوو و ئیشمان لەسەر کردووە و سەرکەوتوش من کاک عومەر تاکو ئێستا لە ماوەکانی ڕابردوودا بەڵێ شێوازی پەروەردە شێوازی فێرکردن شێوازی سوودمەندبوونی نابینا لە پرۆسەی خوێندن و هەروە تایبەتی لە زانکۆ پەیمانگاکاندا چۆن بووە تا چۆنێک ئاسانکاریان بۆ کراوە گرفتەکانی بەردەمیان چۆن بوون لەم کۆنگرێدا هەڵتان داوە کە ئەو کێشانە چارەسەر بکەن یاخود داواکاری لەلایەنی پەیوەندیدار بکەن کە بتوانێت نابینام کێشانە تێپەڕێنێت بەڵێ بەڕاستی ینی کێشە و جلوگرفتی زۆر هەیە بۆ خوێنکارانمان بۆوانەی کە بە تایبەت لە زانکۆ پەیمانگاکان دەخوێنن و وەکو پێویست هاوکاری نییە ینی وەکو پێویست ئەو ئامێرانە نییە کە با بڵێن نابینا پێویستی پێەتی بەڕاستی ئێمە لە کۆنگرەی خۆمانە باسمان لەوە کردووە کە بتوانین ئەو ئامێرانی کە ئەمەر و کەل و پەلانی کە پێداویستی خوێندنن بتوانین لە ڕێگای ڕێکخراوەکەمانەوە بتوانین ئەمانەش دەستەبەرکەین بۆیان بەڵێ وەکو حکوومەت ئەتوانم بڵێم حکوومەت کەم تەرخەم بووە لەو بارەیە لە باری فێرکردندا تەنها ئێمە وەکوی چێتی نابینان توانیمانە ئەو شتانە لەسەر ئەرچی خۆمان ئەو شتانەمان بۆ کردوون و توانیمانە بیانکەین نەدوا قۆناغی خوێندن تا ئەسەوەکو حکوومەت هیچ شتێکی لە بابەتە بۆ ئێمە نەکردووە بەڵام بە خۆشحاڵی و لە ڕێکخراوەکەمان کەم تا زۆرێک توانیمانە وەکو تابیعی برایل و وەکو قەڵەم و لەوحەی ئەوگانەی کە پێداویستین بتوانین ئێمە لە ڕێگای علااقاتی خۆمانەوە لەگەڵ ئەوروپا بابڕێن لەگەڵ ئێرانە لەگەڵ وڵاتانی دراوسەیە کۆنتاکت بکەین و بتوانین دەستەبەرمان کردووە تا ڕادەیەکی زۆر و بە بەردەوامیش خوێندنگەمان هەبوو لە یەکێتی نابینانی کوردستان بە خۆشحاڵی و ئێستاش خوێندکاری ئێمە ئەوانەی کە دەرچووی خوێندنگەکەی ڕێکخراوەکەمانن لە زانکۆ پەیمانگەکان دەوام ئەکەن و خوێندکاری زانکۆن باش چەند کا عومەر چەند خوێندنگا هەیە ینی ئەوەی کە لە سنووری بڵین هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لە سنووری سلێمانی چەند خوێندنگا هەیە کە ئەتوانێت نابیناتیە بەردەوامی بە خوێندنەکەی خۆی باس ساڵانە ئێوە هەم لەگەڵ پەروەردە هەم لەگەڵ خوێندنی باڵایە کۆنتاکتان چۆنە بۆی کە هەم دابینکردنی خوێندنگا لە ئاستی بڵین ئەوەی پێدەوترێ قۆناغی بنەڕەتی و ئامادەی هەم ئەو قۆناغی کە زانکۆ ساڵانە چەند کورسیتان بۆ دابی نەکرێ بەڵێ چەند خوێندنگا هەیە لە هەرێمی کوردستان ئێمە پەیمانگایەکمان کردوتەوە لە نەوەتەکانەوە کە تا ئێساش ئەم پەیمانگای لە بەختیاریە بە ناوی پەیمانگای ڕووناچی پەیمانگای یەکێتی نابینانی کوردستان کردوێتەوە بۆ ئەو کەسانەی کە مناڵن با بڵێن بۆ کەسانی کە مناڵ و لەوێ ڕاهێنانیان بۆ دەکرێت و دەخرێنە بەرخوێندن تا قۆناغی نۆی بنەڕەتی بەڵێ و ئێمە شوەکو یەکێتی نابینانی کوردستان خوێندنگەمان کردوتەوە بە ناوی خوێندنگەی بیناییەوە وەکو ئەو خوێندنگەیە بۆ ئەو کەسانەیە کە لە سەروی 14 ساڵەوەن لە سەروی 14 ساڵەوەن بۆ ئەو کەسانی کە دابڕاون لە خوێندن یا بیا نەخراونە بەر خوێندن ئێمە توانیمانە لەو خوێندنگەیەدا کۆیان بکەینەوە و لە خوێندنگە ئاساییەکانیشە هەمانە کە ئەخوێنێت وەکو لەگەڵ خوێندکاری ئاسایی ئەخوێنێت و یعنی ئێوە بەشدارن لە پەروەردەی تایبەتە ئەوەی کە پێوترێ پەروەردەی تایبەت لە ناو خوێندنگاکانە لەوێشە هەمانە من وەکو خۆم لە خوێندنگەی ئاسایی خوێندنم تاو کرد و خوێندومە و دوای شاتم لە ینی ئێستا بە هەڵگری بڕوانامەی بەکەلەرسم و مامۆساشم لە یەکێک لە خوێندنگاکانە کاک بەرشوازی خوێندنی نابینایەک لە خوێندنگێکی ئاساییدا شوازی تەعاملکردن لەگەڵیانە چۆن جاوە هەروەکو خوێندکارێکی ئاسایی تەعاملیان لەگەڵدا دەکرێت هیچ ئاسانکاریەکان بۆ ناکرێت بربەستە یاخود بۆ نابینە ئاستەنگی دروست ناکات لە کاتێکدا بۆ شێوازە بخوێنێت بەڵێ بە دڵنیاییەوە ئاستەنگ دروستەکە بەڵام ئەوەش کەوتتە سەر ئەو خوێندنگەی کە تیایدا دەخوێنێت تا چەندێک بەڕێوەبەری خوێندنگەکە یاخود مامۆستاکان هاوکاری ئەو کەسن هاوکار بوون کە عومەر لەمای ڕابردووتە بەڵێ بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە من خوێندکار بووم لە ناوەندی کانسکان ئەو کاتە پیانەوت ناوەندی کانسکانی کوڕان لە ماوەگەڕەکی مامۆستایان بەڕاستی ئەو کاتە خۆیان دوای ئەوەی کە من لەوێ نەمان خۆیان داوای ئەوانە کرد کە نابینای تریان بۆ بنێرین بە خۆشحاڵیەوە داوای ئەوانەکە کە نابینای تر بنێرین و زۆر هاوکار و پاڵپشت و پشتیوانمان بوون و ئێمە لێرەوە سپاسی هەمووی ئەو خوێندنگانە ئەکەین کە نابینای تایەت و کە هاوکاریانەکەن و بەڵێ کە عومەر بێگومان تەنها بۆ نابینایان
تەنها پێداویستەکان لە ناو پەروەردە و قوتابخانیانە لە ناو کۆمەڵگەشە کە کۆمەڵک پێداویستی هەیە کە پێویستە ڕەچاو بکرێت بۆ خاوەن پێداویستی تایبەت و بۆ نابینایانیش لە ناو بڵین لە ناو کۆمەلگا ئێوە چیتان بۆ دابین کراوە و کەم و کوڕەکانتان چییە ئەگەر بتانەوێت لێرەوە بیگەێنن بڵێن ئەمانە کەم و کوڕەکانمان کە تا ئێستا نەتوانراوە دابین کرێ بۆمان لە ڕووی خوێندنەوە نەخێر لە ڕووی ناو کۆمەلگانی ئەو پێداویستیانی تۆ ئەچیتە شوێنێکی تایبەت بە نابینا هەیە یا پێداویستێک دابین کراوە بۆی کە نابینایەک بتوانێت کارەکانی کار ئاسانی بکات لە کارەکانیە ینی لەم ڕۆ کراوە هیچ شتێک لەو ڕووها ئەتوانم بڵم وەکو پێویست نییە بۆ نمونە کار ئاسانی لە ڕووی جاتۆ بە شقامێکە کار ئاسانیت بۆ کراوێ بۆ لە ڕووی جاردە و ڕێگاوبانەوە ئێمە تا ئێستا زۆر لە دوایین لەو ڕانگەیەوە کا بڵێن ڕێگایەکە بێت کە تایبەت بێ بە خاوەن پێداویستی تایبەت وەکو ئەوروپا بڵێن کە ئەمانە هەمووی ڕەچاو ئەکرێت یاخود باڵەخانەیە کەکرێتەوە ڕێستۆراتێک کەکرێتەوە ینی کۆمەڵە قادرمە و دەرەجی هەیە کە ئەمانە گونجاونین بۆ خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی نابینا و ئەوانەی کە کەمەندامی دەست و خاسن با بڵێن بە دڵنیایەوە ینی ئەو شتانە وەکو پێویست نەکراوە بەڵام ناتوانین ئێمە زەربی سفریشی کەمرێن لە هیچ شوێنێکە ئەوە نەکراوە بەڵێ کراوە بەڵام وەکو پێویست نییە ئێمە وەکو ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان ئێمە ئەبێ داکۆچی لەسەر ئەوە بکەین لەگەڵ پارێزگار و لەگەڵ با بڵێن شارەوانی کە هەر بینایەک باڵەخانەیەک دەرەچێت پێویستە ڕەچاوی ئەوە بکرێت کە خاوەن پێداویستی تایبەت ڕۆ ئەکاتە ئەو شوێنانە ینی کار ئاسانی بۆ بکرێت. کاک مەردوا پرسیار مەکەم ئەگەر ئێوەکو یەکێتێکە یەکێتی نابینایانی کوردستان دو ئامارتان لەبارەی نابینایانە و لە هەرێمی کوردستان چییە و ئێمە لە هەرێمی کوردستان چەند نابینامان هەیە؟ بە پێی ئاماری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی کە ئەوانەی کە موچە وەرەگرن لە سنووری زۆنی لە ئیدارەی سلێمانی با بڵێن لە کەلار و کفری و تا دەگاتە خەڵازێ و ڕانی و کۆیە تقریبان زیاتر لە 5,000 ئەندام هەیە و 5,000 کەس موچەی کەمەندامی و دەگرن بە ناوی نابیناوە. کەس هەیە مەسەلەن بەدەر لەو ئامارە خۆی تۆمار نەکردبێ؟ ینی کەس هەیە لە دەرەوەی ئەو ئامارە؟ بەڵێ هەیە لە دەروی ئەو ئامارە چونکی ئەم ئامارە لە ئێستادا ینی بە بەردەوامی خەڵک ینی با بڵێن نابینا ئەبێ جاچ بە کارەسات بێت بە شێوازێکی سیمانکیەوە بێ ئەوانە تۆمان نەکراون بە حکمی ئەوەی کە با بڵێن موچەکان موچەی 150,000ەکان بۆ ناکرێت لەم وەزارەتە تۆمان ناکرێت. بەڵێ عومەر خەدر سکرتێری گشتی یەکێتی نابینایانی کوردستان زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە لە ستودیۆ بەیانی کورسات نیوز ئامادەبووی لەگەڵمان سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. بەخێر بێت.